سڵاوتان لێبێ ئازیزانم ئێوارەتان باش دووبارە هاتینەوە لاتان بە بابەتێکی تازە ئەنجا ئەمڕۆژ باسی بابەتێکی زۆر گرنگتان بۆکەین ئەویش تەندروستی ئێسکە بەگشتی و بەتایبەت پاراستنی چڕی ئێسک و وەکو ئەزانین کە زیاتر چڕی ئێسک لەگەڵ بە تەمەناچوونا بوردە وردە بەرەو کەمی ئەڕوات اینجا ئەوەش کۆمەڵێک کاریگەری دانێت لە بەرەوەی ئێسک کۆمەڵێک فەرمانی هەیە لە جەستەیە ئەم کەمبوونەوەی چڕیە کۆمەڵێک شتێکەیە جیالەوەی بە زەبرێکی بچووک لەوانەیە ئێسکەکە تووشی شکان ببێت ئەمڕۆ زۆر بەوردی باسیەکەین لەگەڵ میوانی پسپۆڕا کە بەوردی باسی بابەتەکەکەین و بۆتان ڕوونەکەینەوە کە چۆن خۆتان پارێزن و هۆکارەکانی چین لەگەڵ ڕاستانە سلااو لێبێ ڕاستان سلااو لێڤلیندا تۆ باشیش کرد هەر بژیت تەندروستی چۆنە زۆر باش یاخوا باشوی ساڵتان لەبێ خۆشەویستانم هیوادارم ئێوەش هەموو لایەکتان زۆر دڵخۆش و تەندروست باش بن ئەم ئێوارێژ لەگەڵ هاوکارم لێندا گەڕاینەوە خزمەتان بۆەوەی کە کۆمەڵە زانیاری و بەرگە و بابەت بهێنینە خزمەتی ماڵەکانتان و میوانێکی ڕۆحسوکی ماڵەکانتان بین هیوادارین لە ئەمڕۆیە کۆمەڵە بەرگە و بابەتی زۆر تایبەت و زۆر گرنگمان پێەیە دەست خۆش لیندا هەروەکو خۆ ئاماژە و پێەیە هەر بیستومانە ئەڵێ ئیترەها کە چوینە تەمەنەوە گیان ئێشە و قاچ ئێشە و پشت ئێشە دەست پێەکە ئەمڕۆ باز لە کوالیتی و چڕی ئێسکەکانمانەکەین کە لە سەر و چوونە تەمەنە هۆکارەکەی کەمبوونەوەی ئەم چڕیە چییە؟ باز لە هۆکاری کەمبوونەوەکەین باز لەواکەین کە چۆن بتوانین خۆمان پارێزین لەم کەمیە و لەم کەمبوونەوەیە و هێشتا ئێسکەکانمان بە پڕچڕی بێڵینەوە و ڕێگری بکەین لەوەی کە تووشی شکان بێت لیندا زۆر بیستومانە لەوانەیە هاوڵاتیان تووشی حاڵتێ بن ئەڵێ بە هۆکارێکی کەوتنێکی زۆر سادە شوێنێکی شکاوە دەستی شکاوە یاخود بربڕێک لە بربڕەکانی پشتی شکاوە مە هۆکارەکەی بۆ ئەو ئەگەڕێتەوە کە لە چۆتە تەمەنەوە و ئەمڕۆ بە ورد و درشتی باز لەوە ڕاستە دەست خۆش ڕاستان ئەنجاجیالەوە باس لەوەکەین کاتێککە بێگومان کاتێک چتە تەمەنە وردە هەموو ئەندامەکانی جەستە ماندوو ئەبن و بەرەو ماندووبوونە چن بەڵام ئەوەی کە لە بناغەکەیە چۆنە و چۆن خۆمان ئەپارێزین بۆ ئەوەی کە لە کاتی بەتەمەنیە تووشی کێشەیەک نەبین ئەجا چین بۆ لای هەواڵی یەکەممان کە سەبارەت بە پوکانەوەی ئێسکە بابەیەکەوە زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بەم بابەتە فەرمونون. توێژینەوەیەکی نوێی زانکۆی هاروارد هۆشداری دەدات لە دیاردەی کەمبوونەوەی چڕی ئێسک لەگەڵ هەڵکشانی تەمەندا کە زۆر جار بە دزە بێدەنگەکە ناو دەبرێت چونکە تا کاتی شکان هیچ نیشانەیەکی دیاری نییە. توێژینەوەکە ئاماژە بەوە دەکات کە دوای تەمەنی 40 ساڵی هاوسەنگی نێوان دروستبوونی ئێسکی نوێ و تێکشکانی ئێسکی کۆن تێک دەچێت ئەمەش دەبێتە هۆی ئەوەی ساڵانە مرۆڤ ڕێژەیەکی دیاریکراو لە بارستەی ئێسکەکانی لەدەست بدات. دکتۆر ماریا بێرنارد پسپۆڕی نەخۆشەکانی جونگە و ئێسکە و دەڵێت پرۆسەی نوێبوونەوەی ئێسک لە تەمەنی گەنجیدا زۆر خێرایە بەڵام کاتێک دەگەینە تەمەنی 50 ساڵی بە تایبەت لە خانماندا دوای تەمەنی بێئومێدی ڕێژەی تێکشکانی ئێسکەکان زۆر خێراتر دەبن لە دروستبوونی و ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە پێکهاتەی ناوەوەی ئێسک وەکو ئیسفنجی لێبێت و کونیلەکانی گەورە ببن کە لە زانستدا بە پوکانەوەی ئێسک دەناسرێت. دکتۆر بێرنارد جەخت دەکاتەوە لەوەی کە هۆرمۆنی ئیسترۆجین لە خانماندا و تێستۆستێرۆنیش لە پیاواندا ڕۆڵی سەرەکی دەگێڕێت لە پاراستنی ئەم چڕێ و کەمبوونەوەی ئەم هۆرمۆنانە مەترسیەکە دوو هێندە زیاتر دەکات. بەپێی ئامارەکانی توێژینەوەکە نزیکەی 1 لەسەر 3 ئەو خانمانەی تەمەنیان لەسەر و 50 ساڵیەوەیە و 1 لەسەر 5 پیاوان ڕوبەڕووی کێشەی کەمبوونەوەی چڕی ئێسک دەبنەوە. ئەم حاڵەتە ئەگەر پێشوەختە لە ڕێگەی پشکنینی دێکساسکان دەستنیشان نەکرێت دەبێتە هۆی کورتبوونەوەی باڵا بە هۆی داخورانی بربڕەکانی پشت و دروستبوونی چەمانەوە لە پشتدا. جا پزیشکان ئامۆژگاری دەکەن کە پشکنی ساڵانە و وەرگرتنی بڕی پێویستی کالسیۆم و ڤایتامین دی لەگەڵ وەرزشی بەردەوامدا تەنها ڕێگەن بۆ خاوکردنەوەی ئەم پرۆسە سروشتیەی پیربوون و پاراستنی کوالەتی ژیان لە تەمەنی گەورەییدا. ئازیزانم لێرە باز لە کەمبوونەوەی چڕی ئێسکەکات و بەدزە بێدەنگەکەش ناوی براوە
ئەم توێژینەوەیە ئاماژەی بەوەیەوە کە هیچ نیشانەیەکی نییە و زۆربەی جاریش کەسەکان هەستی پێ ناگەن تا ئەو کاتەی ئەگاتە ڕادەی شکانی بەشێک لە ئێسکەکەی. ئەم توێژینەوەیە ئاماژەی بەوەیەوە خۆی ئاسایی هاوسەنگی هەیە لە نێوان دروستبوون و تێکشکانی ئێسکەکانە، بەڵام لەگەڵ چوونە ناو تەمەن و بەرزبوونەوە و هەڵکشانی تەمەنە ئەم هاوسەنگیە تێگەچێت و ڕێژەی تێکشکانی ئێسکەکانمان یاخود داخورانی ئێسکەکانمان زیاترە بێت و ناوی ئێسکەکانمان ئێسکێکی ئیسفنجی لێت و ئەم ئیسفنجە کونیلەکانی گەورەترە بێت و کە بە عیلمەکەی لەلایەنی زانستیەوە بەوە ناسراوە کە تووشی داخورانە بێت. بەدڵنیای ئەمە هۆکاری زۆرە و ئەمڕۆژ ئێمە بەورد و درشتی لەسەر ئەوە ڕوین کە بزانین هۆکارەکانی چی هەروەک لە توێژینەوەکەش ئاماژەی پێ. بێگومان ڕاستان دەست خۆش ئەنجا جیالەوە باسمان لە دوو هۆرمۆنی سەرەکی کرد کە لە خانمانە ئیسترۆجین و لە پیاوانی شا تێستۆستێرۆن کە ڕۆڵی سەرەکیان هەیە لە پاراستنی ئێسکەکان، بەڵام کاتێک کە تەمەن بەرەو هەڵکشانە چێ بێگومان کاریگەری کاتە بەتایبەت سەرە و دوو هۆرمۆنە بەتایبەت لە خانمانە کاتێک تووشی تەمەنی بێئومێدی ئەبن کاریگەری لەسەرەوە بێت کە هۆرمۆنی ئیسترۆجین کەم ببێتەوە، ئەمەش ڕاستە خۆ کارەکاتە سەر ئێسکەکانیان، بۆیە پێویستە کات کە زۆر بە ئاگادارتر بجوڵێنەوە و خواردنی زۆر باشتر بخۆنەوە جیالەوەی ئەگەر لە گەنجیە بتوانن زۆر شێوازێکی ژیانی تەندروست هەڵبژێرن ئەوە لە پیرە زۆر بەباشی بەرهەمەکەیە خۆن. بەدڵنیەوە جالین داواسی شکانی ئێسەکانمان کرد زۆر ئەومان بیستووە کە ئەڵێن کەسانێک کە چوونەتە تەمەنەوە و کەسانێکی بەساڵاچوو بە سادەترین کەوتن ئەگەر بکەون شوێنێکیان بەرعرس بکەوێ ڕاستە و خۆ ئەشکێت بە سادەترین بەرکەوتن. زۆر جارە چون بۆ لای فیزیشکانی پسپۆر گلەی ئەوە کە نەڵێن خۆکەوتنەکە شتێکی وا قورسیش نەبوو، بەڵام سێرەکەی شوێنێکی شکاوە، دەستی شکاوە یاخود قاچی شکاوە. جا لێرەیە لە تازەترین توێژینەوەیە باسی لەوە کردووە سەرەکیترین و زۆرترین هۆکاری کەم ئەندامی لە نێوان بەساڵاچوانە ئەم پوکانەوەی ئێسکەیە. جابە بەیەکەوە زانایی زیات وەرگین لەم هەواڵەوە بفەرمونون. راپۆرتێکی فراوانی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەریخستووە کە شکانی ئێسک بەهۆی پوکانەوە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی کەم ئەندامی و لە دەستدانی سربەخۆیی لە تەمەنی بەساڵاچووندا. راپۆرتەکە ئاماژە بەوە دەکات کە ساڵانە ملیۆنان کەس لە جیهاندا تووشی شکانی حەوز و مەچەک و بڕبڕی پشت دەبنەوە کە زۆر جار بەهۆی کەوتنێکی سادەوە ڕوودەدەن کە لە تەمەنی گەنجیدا هیچ زیانێکی نەدەبوو. دکتۆر جیمز ئارتەر پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و شکان دەڵێت بۆ کەسێکی بەساڵات و شکانی ئێسکی حەوز تەنها برینێکی جەستەیی نییە، بەڵکو گۆڕانکارێکی ڕادیکاڵە لە شێوازی ژیانیدا. ئامارەکان نیشانی دەدەن کە نزیکەی لە 25 ئەو کەسانی کە لە سەر و تەمەنی 70 ساڵیەوە تووشی شکانی حەوز دەبن لە ماوەی ساڵێکدا گیان لەدەست دەدەن، نەک بەهۆی خودی شکانەکە بەڵکو بەهۆی لێکەوتەکانی وەک جەڵتەی سیەکان، هەوکردنی میزڵدان و تێکچوونی باری دەرونی بەهۆی بێجوڵەییەوە. ئەمە نیشانی ئەوەیە کە پاراستنی ئێسک پاراستنی ژیانە. جا توێژینەوەکە تیشک دەخاتە سەر ئەوەی کە زۆربەی شکانەکان لە ناو ماڵدا ڕوودەدەن. پزیشکان هۆشداری دەدەن کە کەمبوونەوەی بارەسەی مەسوولکەکان لەگەڵ تەمەندا دەبێتە هۆی تێکچوونی هاوسەنگی و زیادبوونی ئەگەری کەوتن و بۆ ڕێگریکردن لەم کارەساتەش پسپۆڕان پێشنیار دەکەن کە لە ماڵەکان بۆ کەسانی بەساڵاچوانە گونجاو بکرێت، وەکو دانانی دەستگرە لە حەمامەکان و لابرنی فەرشی لیکتەر و دانانی ڕووناکی تەواو و هەروەها جەخت لەوە دەکاتەوە کە چارەسەری فیزیایی و وەرزشی هاوسەنگی دەتوانێت ئەگەری کەوتن و شکان بە ڕێژەی لە سایاسی کەمتر بکاتەوە و ئەمەش دەبێتە هۆی پاراستنی شکۆ و سربەخۆیی مرۆڤ لە قۆناغەکانی کۆتایی تەمەنیدا. زانم پاراستنی ئێسکمان پاراستنی ژیانمانە، بێگومان زۆر گرنگە کە ئێسکەکانمان بپارێزین و بۆ ئەوەی کە لە پیرە تووشی کێشەیەک نەبین بە کەوتنێکی زۆر سادە
وامان لێبێت کە ئێسکەکانمان بشکێت بێگومان ئەوە بە کۆمەڵێک خۆپاراستنی گرنگە کرێت هەم لە تەمەنی گەنجە هەم لە کاتی پیریا کۆمەڵێک ڕێکار هەیە کە ئەتوانی بگریتە بەر بۆ ئەوەی کە تووشی کەوتن نەبیت و ئەگەر تووشی کەوتنیش بوویت ئێسکەکانت تووشی شکان نەبێت. بڵێ جالین هەر لە توێژینەوەکەشە ئاماژەی بەوەیەوە کە پاراستنی ئێسکەکانە پاراستنی ژیانتە واتە بە هۆکارێک مەزەندەی کردووە کە ئەکرێت تۆ ئەگەر ئێسکەکانە پارێزیت و یارمەتی ئێسکەکانی بیت و ڕێگری بکەی لەوەی کە نەشکێ لە هەمان کاتیشا ڕێگری لە مانەوە واتە ڕێگری لە مردن دەکەیت و واتە هۆکارێکە بۆ مانەوەت لە ژیانە جا لە توێژینەوەکەشە ئاماژەی بەوەیەوە کە کەشێکی گونجاو لە ناو ماڵەکەنا بۆ کەسە بە ساڵۆچەکانە دروست بکەن بۆ نمونە لە حەمامەکانە شیشێدا بنێن شتێدا بنێن حاجرەیەدا بنێن بۆی کە بتوانن دەستی پێوە بگرن و یاخود لە هەر شوێنێکی ترا کە عەرزەکەی تەڕە و یاخود خلیسکە بۆی نەکەون یاخود لە شوێنەکانی ترا لە شوێنە گشتەکانی ناو ماڵە چونکە زۆربەی شکانەکان هەر لە ناو ماڵە ڕوایە زۆربەی جار لەوانەیە کە سەبەتەمەنەکان زۆر سەردانی دەرەوە نەکەن یاخود بۆ کار و کاسپێکی کەم بچنە دەرەوە و دواتە سەردانی ماڵەوە بکەنەوە و زۆرترین شکانەکان کە لەم توێژینەوەی ئاماژەی بەوەیەوە لە ماڵەوە ڕوایە زۆر گرنگە کە کەشێکی گونجاو لە ناو ماڵەکانە بۆ کەسە بە ساڵۆچۆکانە دروست بکرێ بۆی دوور بن لەمانە و ژیانیشان پارێزراو بێ بێگومان دەست خۆشڕاستان جاڕاستان هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە تەمەن بێگومان باسمان لەوە کرد کە تەمەند چەند گرنگە بۆ ئەوەی کە ئێمە هەم لە پیریا ئێسکەکانمان زیاتر بپارێزین و لە گەنجیشە بەپێی توێژینەوە کە ئاماژەی پێکراوە تاوەکو تەمەنی 30 ساڵی زۆرترین ڕێژەی ئێسک بەرهەم ئەهێنرێت بۆیە ئەمە تەمەنێکی گونجاوە بۆ ئەوەی کە ئێسکەکانمان زۆر بە باشی بپارێزین و ئێسکەکانمان پتەو بێت بۆ ئەوی لە پیریا بەرهەمەکەی بخۆین اینجا بۆ ئەوی زانیاری زیاتر وەربگرین بابێکەوە بچین بۆ لای ئەم هەواڵە فەرموون. زانایانی بواری تەندروستی گشتی چەمکێکی نوێیان پەرە پێداوە بە ناوی بانکی ئێسک کە تێیدا تەمەنی گەنجی تا 30 ساڵی بە گرنگترین کات دادەنرێت بۆ کۆکردنەوەی زۆرترین ڕێژەی چڕی ئێسک بەپێی توێژینەوەکە زانکۆی هارڤارد ئەو ئاستەی کە مرۆڤ لە چڕی ئێسک لە تەمەنی 25 ساڵیدا پێی دەگات دیاریکەری سەرەکیە بۆ ئەوەی ئایا لە تەمەنی 70 ساڵیدا تووشی شکان دەبێت یان نا. دکتۆر ئێلین پاول سپۆڕی گەشەی گەنجانە و ڕوونی دەکاتەوە ئێسک ئەندامێکی زیندووە و وەکو بانک وایە تۆ لە تەمەنی منداڵی و هەرزەکاریدا کالیسیۆم و کانزەکانی تێدا پاشەکەوت دەکەیت و دوای تەمەنی 30 ساڵی مرۆڤ چیتر ناتوانێت چڕی ئێسکەکانی زیاتر بکات بەڵکو تەنها دەتوانێت پارێزگاری لەوە بکات کە هەیەی و بۆیە ئەگەر گەنجێک لەم قۆناغە زێڕینەدا گرنگی بە وەرزشی قورسایی وەرزشی قورس وەکو ڕاکردن و بەرزکردنەوەی قورسایی و خۆراکە تەندروستەکان نەدات لە تەمەنی پیریدا بەشی پێداویستەکانی ناکات و زوو تووشی داخوران دەبێت. توێژینەوەکە دەری خستووە کە چەند خۆیەکی نەرێنی لە گەنجیدا وەک بکوژی ئێسک کار دەکەن لەوانە کێشانی جگەرە خواردنەوەی زۆری خواردنەوە گازیەکان و تەمبەڵی لە بەرامبەردا ئەنجامدانی وەرزشی بازدان و ڕاکردن بۆ ماوەی 30 خولەک لە ڕۆژێکدا دەبێتە هۆی دروستبوونی فشارێکی تەندروست لەسەر ئێسکەکان کە هانیان دەدا زیاتر ڕق و چڕ ببن. پسپۆران داوا لە دایکان و باوکان دەکەن کە منداڵەکانیان هان بدەن بۆ چالاکی جەستەی و خواردنی بەرهەمە شیرەمەنیەکان و سەوزە و گەڵاتۆخەکان چونکە ئەمە باشترین و بەرهێنانە کە مرۆڤ دەتوانێت بۆ داهاتووی تەندروستی خۆی بیکات. بەڵێ ئەزیزانم هەر لە توێژینەوەکەیە ئاماژەی بە خەڵێکی زۆر گرنگە لێرەیە ئاماژەی بەوەیەوە هەتاوەکو تەمەنی 30 ساڵی و پێش تەمەنی 30 ساڵی تۆ ئەتوانی کار لە ئێسکەکان تا بکەیت و خەزانەیەک بۆ خۆ دروست بکەیت و کۆگایەک بۆ ئێسکەکانە دروست بکەیت کە پڕی بکەی لە مادەی پێویست و خۆراکە مادەی پێویست لە کاتی بەساڵاتچوونە چونکە لە سەر و تەمەنی 30 ساڵی و 35 ساڵیە چیتر تۆ ناتوانی ئێسکەکانە پێ بگەێنیت واتە لەم کاتەیە
هیچ خەزانەیەک و هیچ کۆگایەک نەماوە بۆ ئەوی کە تۆ بتانی خواردن و وەرزشکردن و چالاکیەکانی ڕۆژانەت یارمەتی دەرێک بێ بۆ ئەوەی کە ئێسکەکانی بە پتەوی بێڵیتەوە. بۆ زۆ گرنگە لێرەیە کە دایک و باوکان ڕێنمایی تەواوی مناڵەکانیان بن کە بە بەردەوامی چالاکی تایبەت بکەن و هەنێ خواردنی تایبەت هەیە کە دواتریش باسیەکەین و وەکو بەرهەمە شیرنەمەنەکان و ئەوانەی کە بڕێکی باش لە کالیسیۆمیان تێدایە پێویستە مناڵەکانیان لە ژیانی ڕۆژانەیانە بیخۆن بووی تاوەکو تەمەنی 30 ساڵی کۆگایەکی زۆ باش پێک بێن و کۆگایەکی زۆ باش لە ئێسکەکانیان کۆ بکەنەوە بۆ ئەوی کە چیتر لە بەساڵات چوونە ترسیان نەبێت و پێویستیان بە هیچی تر نەبێت. ڕاستە بێگومان دەست خۆش ڕاستان ئەنجاگەر زیاتر ڕوونکردنەوە بەم سەبارەت بە بابەتەکە بە گشتی و هەموو چۆن بڵێ هەواڵەکان بە تێکەڵی باس بکەین کە هەمووی پەیوەندی بەیەکەوە هەیە. سەرەتا ئێسک لە تەمەنێکی گەنجیە ئەگەر گەنجەکە هیچ کێشەیەکی تەندروستی نەبێت ڕێژەی دروستبوونی یەکسانە بە ڕێژەی لە ناوچوونی و ئەگەر بێت و کەسەکە بتوانێت شتی تەندروست بخوات و هەتا لە مناڵی ئەگەر دایک و باوکەکە هانی مناڵەکە بدەن کە وەرزش و شتی تەندروست بخوا ئێسکەکانی پتەوترە بن بێگومان وەکو ئەو وایە کە چۆن بڵێ کار بۆ شتێک بکات شتێکی گرنگ و دواتر لە پیریا بەدەستی هێنێت. ئەجا جیالەوە وەرزشکردن یەکێکە لە شتە زۆر گرنگەکان هەتا وەکو 30 ساڵی ئەتوانیت وەکو ئەوەی تۆ بەردەوام شتێک کۆکەیتەوە و دواتر ئێسکەکانت تووشی شکان نابێتەوە کە ئەمە چالاکێکی زۆر گرنگە کە ئەتوانین بیکەین. ئەجا جیالەوەی کە گەر بێت و دایک و باوکان چیان لەسەر مناڵەکانیان بێ بەتایبەت ئێستا لە بەرەوەی ئایپاد و ئەم بابەتانە زۆر تووشیەوە بن بەردەوامدا ئەنیشن ئەمە کاریگەریەکی زۆر خراپی ئەبێ لەسەر ئێسکەکان لەوانەیە ئەوڕۆ بابەتەکەمان لەسەر بەکارهێنانی ئایپاد و موبایل نەبێ بەڵام بێگومان ڕەبتی هەیە بێەوە لە بەرەوەی ئێمە کە ئەڵێن وەرزش بکەن واتە پێچەوانەی ئەوەیە کە مناڵەکە بەردەوام دانیشە بەرامبەر شاشەیەک و ئێسکەکانی دواتر تووشی پوکانەوە ببێت. دەست خۆش بێلیندا جالیندا وەرە بۆ ئەو کەسانەی کە تەمەنیان خوارد تەمەنی 30 ساڵە و خۆ ئەگەر خۆشیان سەر و تەمەنی 30 ساڵ بن بۆ مناڵەکانیان با خواردنێکیان پێ بڵێین کە چەندێ سوودی هەیە هەم خۆمان بیخۆین هەمیش ڕێنمایی مناڵەکانمان بکەین کە ئەو خواردنە بخۆن. لە تازەترین توێژینەوەی ئەزیزانم باز لەوەکە کە خواردنێکی زۆر خۆش و بەردەست لە ماڵەکانی زۆر بمانە ئەویش کونجیە. کونجی یەکێکە لەو خواردنە خۆش و ئاسانانەی کە بڕێکی باش لە کالیسۆمی تایە و بڕێکی باش یارمەتی دەرە بۆ ئەوەی کە چڕی ئێسکەکانە بە پتەوی بێڵێتەوە. جابا بەیەکەوە زانایی زیاتر لەسەرم کونجیە وەرگریم فەرموو. لەنێو هەموو ئەو خۆراکانی کە وەک سوپەرفود بۆ تەندروستی ئێسک دەناسێت توێژینەوەیەکی نوێی زانکۆی جۆنس هۆپنکنس تیشک دەخاتە سەر کونجی وەک یەکێک لە دەوڵەمەندترین سەرچاوە سروشتەکان بۆ پاراستنی کۆئەندامی ئێسک و ئەم توێژینەوەیە دەریخستووە کە تەنها یەک کەوچک لەو دەنکە کونجیە بڕێکی یەکجار زۆر لە کالیسۆم و مەگنیسیۆم و زینگ لە خۆ دەگرێت کە 3 توخمە سەرەکیەکەی پێکهاتەی ئێسکن. دکتۆر سارا مەنسوور پسپۆڕی خۆراکناسی دەڵێت زۆرێک لە خەڵک وا دەزانن تەنها شیر سەرچاوی کالیسیۆمە بەڵام کونجی بڕێکی سەرسوڕهێنەر کالیسیۆمی تێدایە کە هەندێک جار دەگاتە 7 هێندەی بڕی کالیسیۆمی ناوشیر لە هەمان کێشدا. جگەلەوەش کونجی دەوڵەمەندە بە مادەی سیزامۆلین کە دژە ئۆکسانێکی بەهێزە و ڕێگری دەکات لە هەوکردنی جومگەکان و تێکچوونی خانەکانی ئێسک. خواردنی گونجی بە شێوەی خاو یان برژاو یان بەکارهێنانی تەحین ڕاشی کە لە کونجی دروست دەکرێت دەبێتە هۆی بەهێزکردنی بنچینەی ئێسک لە هەموو تەمەنەکاندا. جا بەپی ئەنجامەکانی توێژینەوەکە ئەو کەسانەی کە ڕۆژانە بڕی 30 گرام کونجی دەخۆن ئاستی کانزاکانی لە خوێنیاندا بەجێگیری دەمێنێتەوە و ئەمە ژوا دەکات جەستن ناچار نەبێت کالیسۆم لە ئێسکەکانەوە وەربگرێت بۆ ڕێخستنی تشەڵۆکەکانی خوێن و هەروەها کونجی یارمەتی دروستکردنی کۆلاجین و ئیلاسین دەدات کە ئەمانە وەک چەسپێک کار دەکەن بۆ بەیەکەوە بەستنەوەی ئێسکەکان و جونگەکان و پزیشکان ئامۆژگاری دەکەن کە کونجی بکرێت بە بەشێکی دانەبڕاو لە ژەمی بەیانیان یان وەکو ڕازاندنەوەیەکی زەڵاتە بەکار بهێنرێت بە تایبەت بۆ ئەو کەسانەی کە هەستیاریان بە شیرنەمەنیەکان و شیرەمەنیەکان هەیە یان دەیانەوێت بە شێوەیەکی سروشتی ڕێگری لە پوکانەوەی ئێسکەکانیان بکەن.
اینجا ئازیزانم بێگومان زۆر جار بیستوتانە کە هەندێک کەس ناتوانێت شیرەمەنیەکان بخوا بە هیچ شێوەیەک ئەمە جۆرێکە لەوەی کە ئەسڵەن ناتوانێت کەسەکە بیخۆن من خۆم زۆر کەسم بینیوە کە ئەم حاڵەتەی هەیە بێگومان هەمومان نەزانێت کە شیرەمەنیەکان سوودیان زۆرە وەکو لەو توێژینەوە باسمان کرد ئەوانەی کە ناتوانن شیرەمەنیەکان بخۆن ئەتوانن کونجی بخۆن لە جێی ئەوە بۆ ئەوەی کە بتوانن تەندروستی ئێسکەکانیان بپارێزن بێگومان کونجی سوودی تری زۆرە بەڵام ئەمڕۆ بابەتەکەمان لەسەر ئێسکە بۆیە بەتایبەت باسی ئەوە کرا کە چەند ئەتوانێت کونجی سوود بە ئێسکەکانت بگەێنێت ووا بکات چڕی ئێسکەکانت بەهێز بێت. جالیندا سێ مادەی زۆ پێکهاتی سەرەکی ئێسکیتەیە کە ئەویش مەگنیسیۆم و زینک و لە هەمان کاتیشا کالیسیۆمە کە سێ پێکاتی سەرەکی ئێسکەکانمانە و چڕی ئێسکەکانمان بە بتەوی ئێڵێتەوە هەر لە توێژینەوەکەی ئاماژەی بەوەیەوە کە ئەتوانرێ بکرێ بە ژەمێکی سەرەکی و بکرێ بە خویەک و ڕۆتینێک و عادەتێکە لە بەیانیانە بخورێ یا وەکو ڕازانەوەیەک بۆ سەر زەڵاتەکانمان بەکاری بێنین. جا هیوادارم لەمڕۆ هەمووتان بەشدار بن و بەردەوام بن بۆ ئەوەی کە هەم خۆتان و بۆ هەم مناڵەکانتان کونجی بخۆن بۆ ئەوەی کە ئەم سێ پێکاتە سەرەکیە لە ئێسکەکانی مناڵەکانتانە بمێنێت و چڕی ئێسکی مناڵەکانتان و خۆشتان بە بتەی بمێنێتەوە. جالیندا ئێستا بە گرافیکێک باسێک لە چڕی ئێسکەکان بکەین. باس لەوەکەین کە چڕی ئێسک لەو کەسانەیە لە کێیە تا تەمەنێکە کاتە لووتکە و لە کێیە هۆکارە بۆەوەی کە تووشی داخوران بێت. لێرە باس لەواکەین کە چڕی ئێسکەکان لە تەمەنی 25 بۆ 30 ساڵیدا دەگاتە لووتکە. واتە لە تەمەنی 25 بۆ 30 ساڵیدا تۆ گەشتیتە لووتکەی خۆت کە ئیتر چیتر ئێسکەکانێک گەشە ناکات و گەشە بەخۆیەوە نابینێت لە دوای 25 بۆ 30 ساڵەوە طبعا ئەمە لە یەکێکەوە بۆ یەکێکی تر ئەگۆڕێ و لە هەمان کاتە لە پاش تەمەنی 35 ساڵیە چڕی ئێسکەکانەوە کەم ئەبێتەوە هەروەکو پێشتیش ئاماژەمان پێەیە کە هەتاتەوە تەمەنی پێش 35 ساڵی ڕێژەی دروستبوون و ڕێژەی داخورانی ئێسکەکەی یەکسانە بەڵام لەگەڵ چوونە تەمەن و هەڵکشانی تەمەن و سەر و تەمەنی 35 ساڵیەوە ئەم هاوسەنگیە تێگەچێت. و لە هەمان کاتیشە ئەگەر هاوکارانم یارمەتی دەرم بن بۆ گرافیکی دووەم کە باز لەوە ئەکا کە ئەم ڕێژەیە لە نێوان خانمان و پیاوانە چەند بەچەنە. باز لەوەکەین کە خانمان لە پاش تەمەنی لە سۆچوونی خێراتر دەبێت واتە ئەم پوکانەوەی ئێسکە لە دوای تەمەنی ناومێدیەوە لە خانمانە زیاترە بێت. بەلین دەبات تۆزە لەسەر ئەم خاڵە بۆ سین و تۆزە ڕوونیکەینەوە بزین هۆکاری ئەوە چییە کە خانمان بەنزیکەی لە خانمانی لای ئێمە لە تەمەنی 45 بۆ 50 ساڵیایە کە هۆکاری کە دوای ئەوەی تەمەنی ناومێدیە و ئیتر سووری ماگانە ئەوەسێ لەو کاتەیە هۆکارێکە بۆ ئەوەی کە پوکانەوەی ئەم ئێسکە ڕوو بدات و تووشی ئەوە بێت کە ئەم چڕی ئێسکەی کەم بێتەوە. ایندا ئەمە شۆکارەکەی بۆ ئۆگەڕێتەوە بۆ هۆرمۆنی ئیسترۆژین چونکە هۆرمۆنی ئیسترۆژین لەو تەمەنەیە بە بڕێکی خێرا نزم ئەبێتەوە و بە باسێک لە هۆرمۆنی ئیسترۆژین بکەین. هۆرمۆنی ئیسترۆژین یارمەتیدەرە بۆ ئێسکەکانی ئێمە کە ڕێگری بکات لە داخوران. چۆن؟ لەناو ئێسکەکانی ئێمەیە خانەیەک هەیە کە ئەگەر ئەم خانەیە چالاک بێ هۆکارە بۆ ئەوی کە ئێسکەکانی ئێمەدا بخورێنێ. ئیندا پێڵین ئۆستیۆکلاست. بەڵام لێرەیە لە کوردەکەی زۆر ناوێکی دیاریکراوی نییە بەڵام ئەم خانەیە ئەگەر چالاک بێت و بە چالاکی بمێنێتەوە هۆکارە بۆ ئەوی کە ئێسکەکان دابخورێنێ. جا چێ ناهێڵێت چێ چالاکی ئەم خانەیە بە کەمی ئەهێڵێتەوە و ڕێگری لە چالاکبوونی ئەم خانەیە ئەکات ئەم ئیسترۆژینێ. خۆ ئەگەر ئیسترۆژین بە بڕێکی زۆر کەم بێتەوە ئەو کاتە ئەم خانەیە دەستی لێ ئەماڵێت و بۆ خۆی ئیشی خۆیە کات و بەردەوامە بێ لەوەی کە ئێسکەکان و پوکەکان دابخورێنێ. بۆیە هۆکارەکەی ئەوەیە کە خانمان لە تەمەنی 45 بۆ 50 ساڵیدا کارەکەن لەسەرەوەی کە بڕێکی باش لە ئێسکەکانیان دابخورێ ئەمیش هۆکارەکەی بەدڵنیایەوە هۆرمۆنی ئیسترۆژینەکە تیانەکە کە بڕێکی باش نزمە بێتەوە و لە هەمان کاتیشە لە هەر 5 پیاوێکدا یەکێکیان لە پیریدا تووشی شکانی ئێسکەکانیان ئەبنەوە و بە باسێک لەوەش بکەین کە لە پیاوانە هۆکارەکەی چییە و لە پیاوانە ئاماژەی بەوەیەوە کە ئەگاتە بەنزیکەی تەمەنی 70 ساڵیش لە تەمەنی 70 ساڵیە پیاوان تووشی ئەوە بن کە تووشی کەمبوونەوەی چڕی ئێسکەکانیان بن. ئەمیش هۆکارەکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە پیاوان ڕێژەی کەمبوونەوەی هۆرمۆنی تێستۆستێرۆنیان بە خاوتر ئیشەکە. لیندا بەڵام لە خانمانە زۆر لە پڕ ئیسترۆژین نزمە بێتەوە بەڵام لە پیاوانە خاوتر نزمە بێتەوە. بۆیە لە پیاوانە ئەگاتە تەمەنی 70 ساڵی کە هۆکار بێ بۆەوەی کە ئێسکەکانی دابخورێ بەڵام لە خانمانە لە تەمەنی 45 بۆ 50 ساڵیەوەیت. ڕاستە بێگومان دەست خۆش ڕاستان زۆر بە جوانی ڕوونت کردەوە اینجا وابزانم هەردوو گرافیەکەشت ڕۆن کردەوە وەڵای یە خاڵی کەمیانم ڕۆن کردەوە بەڵام چوومەوە سەر ئەویان بەڵام توانی ئەمایانمان هەر بۆ ڕۆن بکەیتەوە.
ئەنجا لە هەر سێ خانمێکا یەکێکیان لە پیریدا تووشی شکانی ئێسکە بێت باشە جیالەوە لە هەر پێنج پیاوێکە یەکێکیان تووشی شکانی ئێسکە بێت ئەمە ڕێژەی توشببوونی شکانی ئێسکە لە نێوان خانمان و لە نێوان پیاوان بێگومان لەبەرەوە جیاوازە چونکە خانمان و پیاوان بە تایبەت هۆرمۆنەکانیان جیاوازە کە هۆرمۆنی نێرینە و مینەیە کە پەیوەندێکی ڕاستە و خۆی هەیە بە ئێسکەکانەوە بۆیە جیاوازی لە بینیانە هەیە بێگومان جاجیا لە وەڕاستانی باسی ئۆستیۆکلاست و ئۆستیۆبلاستی بۆ کردن کە یەکێکیان بەرهەمهێنەری ئێسکەکانەوە یەکێکیشیان داخورێنەری ئێسکەکانە بێگومان هەردووکیان زۆر گرنگن لە جستەیە بەڵام کاتێک کە ڕێژەی چالاکی یەکێکیان لەوەی تریان بەرزترە بێتەوە جۆرێک لە ناهاوسەنگی ڕوادات و کێشە بۆمان دروستەکات ئەنجا کۆمەڵێک پرسیاری ترمان ماوە بۆ ئەوەی باسی بکەین لەگەڵ پزیشکی پسپۆرە بەڵام دوای ئەم وچانە لەگەڵمانە بن. دووبارە سڵاو ئازیزانم ئەنجا بۆ ئەوەی زیاتر باسی بابەتەکەمان کەین میوانداری زۆر بەڕێز دکتۆر شۆڕش ئەحمەد پسپۆڕی نەخۆشەکانی ئێسک و جومگە و ڕۆماتیزمان کردووە دکتۆر بەخێر بیت هەر بژیت دکتۆر جیاوازی کەمبوونەوەی چڕی ئێسک و ئۆستیۆپۆرۆسیس یاخود پوکانەوەی ئێسک چییە؟ بەڵێ سەرەتا سوپاستانەکەم هەر بژیت طبعاً پوکانەوەی ئێسک ئەتوانم بڵێم بابەتێکی گرنگە ئێستا لە ڕۆژەفی تەندروستی جیهانیە بۆچی گرنگە؟ چونکە توانین بڵین بە بڵاوترین یان زۆرترین یان زیاترین نەخۆشیەکانی ئێسکدا ئەندێ لەسەر ئاستی هەموو جیهانە ئەم بابەتە یعنی بەپێی تازەترین توێژینەوە کە کراوە بەپێی تازەترین حسایەت کە کراوە دەرکەوتووە لە سەرانسەری جیهانە نزیکی 200 ملیۆن کەس تووشی پوکانەوەی ئێسک بوون و ساڵانە 37 ملیۆن کەس بەهۆی پوکانەوەی ئێسکەوە تووشی چێ بن تووشی شکانە بن کاتێک کەسێکیش تووشی شکانە بێت چێ بێ مەسەرەن لە ئیش و کاری ڕۆژانەیەکەوێ پارەیە بێ سەرفکە ئەگەر مۆزەفی حکومی وێ لۆ دەکەوێت لەسەر حکوومەت یعنی بابەتێکی گرنگە بەڕاستی من سوپاسدانەکەم بابەتێکی گرنگی زانستیتان هەڵبژاردووە سەبارەت بە پرسیارەکەی جەنابە ئایا جیاوازی چیە لە نێوان پوکانەوەی ئێسک و یان ئێسکەنەر بە ئەتوانین وا بڵین طبعاً پوکانەوەی ئێسک بریتیە لە چی بریتیە لە کەمبوونەوەی بارستایی ئێسکەکە کەمبوونەوەی بارستایی ئێسکەکە بەڵام ئێسکەنەرمە چییە؟ ئێسکەنەرمە بەناوکی خۆیابریتی لە نەرمبوونەوەی ئێسک ینی بارستایی ئێسکەکە ماوە بەس نەرمە ئێسکەکە بۆچی نەرمە لەبەر ئەوەی مادە کانزایەکانی کە پێویستن بۆ پتەوبوونی ئێسک و کالیسیۆم و فۆسفۆر و مەگنیسیۆم کەمن بەڵام لە پوکانەوەی ئێسکا چییە؟ ئێسکەکە بارستایی ئێسکەکە خۆی بچوک بۆتەوە یعنی بارستایەکی بچوک بۆتەوە ئەو جیاوازەکانە باش دکتۆر هەروەک خۆ ئاماژە و پێە لە جیهانە 200 ملیۆن حاڵەتی توشبوون بە پوکانەوەی ئێسکەکان تۆمار کراوە ئەگەر پێمان بڵێ هۆکاری ئەم ڕێژە زۆریە چییە؟ بۆچی ئێمە لە هەڵکشانی تەمەنا تووشی ئەم پوکانەوەی ئێسکانە بین؟ طبعاً لە پێشتر لە خۆشتان باستان کرد یعنی ئۆستیۆپۆرۆسیان پوکانەوەی ئێسک دوو جۆری سەرکی هەیە هۆکاری بەڵێن جۆری یەکەمان پێوتێت جۆری پرایمەریان یەکەمی لەگەڵ جۆری دومی جۆری یەکەمی ئەوەیە کێمە ناتوانین ڕێ لێ بگرین چونکە چییە بە هۆکاری تەمەنە لەگەڵ بەرەو پێشچوونی تەمەنە هەمومان ئێسکمان تووشی پوکانەوە ئەبێ و جۆری دووەم ئەو جۆرەیە کە بەسەن بەهۆی نەخۆشیەکان و بەهۆی دەرمان و دوای باسیەکەین بەنسبەت جۆری یەکەم بۆچی ئێمە تووشی هی نەبین تووشی پوکانەوەی ئێسکە بین طبعاً ئێمە بەڵانسێکمان هەیە تاکو تەمەنی 30 ساڵی پێش بریتیە لە دروستبوونی ئێسک لەگەڵ داخورانی ئێسک ئەم دوو میکانیزمە ئاوا هاوتەری بن بە یەکەوە ئەڕۆن بەڵام لەگەڵ هەڵکشانی تەمەنا چیە بێ با بڵین دروستبوونی ئێسک کەمە بێتەوە داخوران زیابێ کەواتە نەتیجەکە چی دەرەچێت ئێسکەکە ئەپوکێتەوە وەکو باسم کرد بارستایی ئێسکەکە ئەپوکێتەوە ئەمە جۆرەکەیە کە ئێمە ناتوانین بەڕاستی ڕێ لێ بگرین چکە بەهۆی چیوە بێ بەهۆی تەمەنەوە بێ جۆری دومیش ئەگەر ئێستا باسیکەی مەسەلەن ئەو کەسانی کە نەخۆشیان هەیە نەخۆشی درێژخایەنەکانیان هەیە و دەرمانی ستیرۆیدی وەرەگرن بۆ نمونە بۆ حساسیت وەریەگرێن بۆ نەخۆشی ڕۆماتیزمە بۆ نەخۆشیەکانی ڕیخۆڵە وەریەگرێن یان ئەو کەسانەی کە نەخۆشی بورانەوەیان لەگەڵایە دەرمانی دژە بورانە و دژە گەشکە وەرەگرن ئەوانەی کە نەخۆشی دەرونیان لەگەڵایە یان ئێستا تازەترین توێژینەوە دەرکەوتو ئەوانەی کە بە ڕێژەیەکی زۆر و بۆ ماوەیەکی دوور و درێژ با بڵین دەرمانی مەعیدە بە بڵین دەرمانی قورحی مەعیدە ئەوەی کە پێوتێت PPI-یەکانیان
لە ناوهمیانە ئیزیمۆپرازۆڵ توێژینەوەی لەسەر کراوە کە بێتە هۆی پوکانەوەی ئێسێک ئەوانەی کە دەرمانی با بڵین ڕوونکردنەوەی خوێنەوەی کە پێوتێ مادەی وارفارین مادەی هیپەرین ئەوانە وەرەگرن ئەمانیش معڕزن کە تووشی پوکانەوەی ئێسک بن بەس ئێمە ئەگەر ئێستا قسەکەمان لەسەر جۆرە سەرەتایەکە بێ ئەوەیە کە بە بەرەو پێشچوونی تەمەن هەمومان معڕزین بەوەی کە ئێسکەکانمان تووشی پوکانەوە بێت باش دەستخۆش دکتۆر لە قسەکانتە ئاماژت بە کۆمەڵێک دەرماندات اینجا خۆمان نەزانین ئێستا زۆر کەس هەیە خۆی ئەچێ دەرمانە کڕێەوە خۆی کێشەیەکی گەورەیە بەڵام لەناو هەموو دەرمانەکانە کەوتت ئۆمیپرازۆڵ کە بۆ چارەسەری کێشە مەعیدە بەکاردێتوە هەموو ئەوانەی تر پانتۆپرازۆڵ ئیزۆمیپرازۆڵ ئەوانە وتت ئیزۆمیپرازۆڵ لە هەمویان زیاتر ئەمەوێت زیاتر جەختی لەسەر بکەینەوە لەبەرەوەی زۆربەی کەس هەتا بە کەسە نزیکەکانی خۆشم خۆی چێ حەبەکە کڕێڵە ئەو حابەی مەعیدەکەی لەسرە اینجا زیاتر بۆمان ڕوون بکەی و مەترسیەکەیمان بۆ بخەیتە ڕوو طبعا دەرمانەکان توانین بە شێوەیەکی گشتی پۆلێنی بکەین دەرمانە ستیرۆیدەکان لەناو خەڵکا زۆر باوە بە تایبەتیەوەی کە پێڵێن دەرمانی دەرزی دێکسایان دەرزێت تێکەڵاکە مثلەن کەسەکە هەل لە تەمەنی گەنجیۆ لە 15 ساڵیەوە دەرزیەکە بەکارێنێت تۆزێ قوڕگیێشێ ئازارێکی هەیە دەشێت دەرزەکە بەکارێنێ ئەم دەرزیە بۆ ماوەیەکی زۆر و بەڕێژێکی زۆر بەکاربهێنرێ ئەبێتە هۆی پوکانەوەی ئێسک چونکە بووە چونکە مادە ستیرۆیدەکان وە ئەکەن کە با بڵین لە دەستچوونی ئێسک زیاد بێ و دروستبوونی ئێسک کەم بێتەوە یعنی لە هەردوو لاکە زەرەری لێە بەنسبەت دەرمانی ئەوانەی کە بۆ مەعیدە بەکارێنن پێوتە PPA-کانیان دەرمانی ئازاری مەعیدەیان قورحەی مەعیدە ئەمانە مجموعەیەکی زۆرن وەکو باست کرد بەس لەناو هەمویانە دەرمانێک ئیزیمۆپرازۆڵ ئەمە ئەبێتە هۆی چی ئەبێتە هۆی ئەوەی تشەڵۆکی مەعیدە کەمەکاتەوە کە تشەڵۆکی مەعیدە کەم بۆ یانی تشەڵۆکی مەعیدە گاستریک ئەسید لەکوێیە لە ڕێخۆڵەکانی شەکەمە بێتەوە کە گاستریک ئەسید تشەڵۆکی مەعیدە لە ڕێخۆڵەکانە کەم بۆ چیە بێ ئەو کالیسیۆمەی کە ئێمە لە ڕێگەی خواردنەوە یان لە ڕێگەی حتا دەرمانی شۆوەری بگرین ناڵە کالیسیۆمەکە بمژرێت کە کالیسیۆمەکە نەمژرە ئەو کاتە کەسەکە ئێسکێکی با بڵین فشەڵی ئەبێت یان تووشی پوکانەوەی ئێسکە بێت باش دکتۆر ئێمە لە پێشتر بە گرافیکی ڕوونمان کردەوە کە چڕی ئێسک لە تەمەنی 25 بۆ 30 ساڵیدا دەکاتە لووتکە ئەگەر باسێکمان لەوە بۆ بکەی پێش ئەم تەمەنە چ خۆپارێزیەک هەیە چۆن بتوانین خۆمان پارێزین کە بە تەواوەتی لە تەمەنی سەر و 35 ساڵی و چوونە بە ساڵاچوونی سەروتری تەمەنەوە بتوانین ڕێگری بکەین لەوەی کە چڕی ئێسکەکانمان کەم بێتەوە و تووشی داخوران و پوکانەوەی ئێسکەکانمان نەبین بەڵێ طبعا کۆمەڵێ با بڵین ڕێگا هەیە کۆمەڵێ با بڵین هەنگاو هەیە بۆی ئێمە بیگرینە بەر لە تەمەنی با بڵین ئیتر با بڵین لە خوار 30 ساڵی و دوای 30 ساڵیش بە هۆکاری ئەوە چی ئەوێ ئێسکەکانمان ڕێژەیەکی باش مەخزوونی کالیسیۆم و با بڵین ئەو مادەکان زیانەک و ئەکاتەوە ئێسکەکەمان پتەوەیەکی باشێ بێت بۆ ئەوەی لە تەمەنی پیریا لە دوای تەمەنی با بڵین 65 ساڵ بۆ 70 لە پیاوانە و لە دوای تەمەنی 50 بۆ 5 ساڵ لە ژنانە تووشی پوکانەوەی ئێسک نەبن یەکێک لە هۆکارەکان لە سەری سەر و بریتە لە چی بریتە لە وەرزشکردن بۆچی وەرزشکردن طبعا ئێمە وەرزشکردن دوو جۆر وەرزشکردمانێ وەرزشکردنەوەی هەوایی ئەوەی کە بێت ئەیرۆبیک ئەکسەرسایز بۆ نمونە ڕۆشتنە پاسکی لێخوڕینە مەلەکردنە یاخود وەرزشکردنی قورسایی هەڵگرتن هەردوو جۆرەکەی وەرزشکردن بە سوودە بەڕاستی بەڵام من هەموو جارە نەخۆشەکان کێن بۆ کلینیک پیان ئەڵێم یعنی ئەڵێم تۆ هەردوو نەوەکە لە بەردەسایە پێوتنی وەرزشکردن بە کەسانێکی با بڵێن بە کەسێک لە کەسێککە ئۆگۆڕێ بۆ نمونە کەسێکگە دەتوانێت لە ڕۆژێکە 2 ساعت بڕوە بەس ناتوانێت بچێتە مەسەلەن یاری قورسایی یان با بڵێم بچێتە قاع و ئەوانە بچێتە جیم کەواتە هەردوو جۆرەکەی وەرزش بە سوودە بۆ پتەوکردنی ئێسک ئیتر وەرزشکردن ئەبێت چەند مواصفاتێکی هەبێ بەڕاستی یەکەم کەسەکە بتوانێت بیکە دووەم متعای لێ وەرگێ سێ بەردەوام بێ لەسەری یعنی تۆ بە کەسێک گەڵی بچۆ بۆ قاع 2 مانگ 3 مانگەچێت دو ئەو بێتاقەتە بێت ناتوانێت مەجالی نیە مەسەلەن متعای لێ وەرناگرێ یعنی هیوا هەیە ئەڵێ دکتۆر من گەچمە قاعەوە بێزارە بم هەر ئەم جیهاز بۆ ئەو جیهاز ئەم جیهاز بۆ ئەو جیهاز کاکە وەرە تۆ ناتوانم چی بۆ قاع توانی بڕۆی ئەتوانی ڕاکەیت لە هەفتەیەکە ساعتونی بۆ 2 ساعت ترتیبێکە مەسەلەن هەر ڕۆژی داینێ نیم ساعت بۆ 45 دقیقە تۆ مەسەلەن ڕابکە مثلا بڕۆ بریسک وەکین یعنی ڕۆشتنێکی خێرا جا دەرکەوتوە بەڕاستی یەکێک لەو وەرزشانەی کە ئەتوانی لەسەری بەردەوام بیت باشە و متعاشی لە وەرەگری ئەوش چیە ڕۆشتنی خێرایە مەبەستمان لە ڕۆشتنی خێرا چییە بە ئینگلیزی پێوتێ بریسک وەکین یعنی تۆ بتوانی لە دقیقەیەکە لە 100 ستێپ زیاتر بڕۆی یعنی لە خولەکێکە لە سەر و سەنگ 100 هەنگاوە بڕۆی مثلا 120 130 ئیتر هەر چەندێک بتوانی بڕۆی ئەو کاتە پێوتێ بریسک وەکین ئەم بریسک وەکینە ئەگەر بتوانین بەردەوام بێ لەسەری بۆ پتەوبوونی ئێسک باشە یعنی بۆ نمونە تۆ
ئەگەر داوامیشە هەبێ لە هەشتی بەیانی و بڕۆیتە دەرەوە تاکو و مەسەلەن هەشتی ئێوارە دوای کە هەشتی ئێوارە هاتی تۆ ناتوانین بچی بۆ قاعە وەنیە ڕاست بەس ئەتوانی مەسەلەن نیو ساعاتێک ئەگەر هیچ شوێنێکە دەست نەکەوت لە حوشەکەی خۆتە لە ماڵەوە لە باخێکە توزانم لە ڕێگەیەکە بتانی ئەو ستێپانەیە کە ضرورە بۆ ئەو ڕۆژە تەواویکەی بەمە تو توانیت مەسەلەن ئیشی خۆتکەیت داوامی خۆتکەیت بخەویت و لە عینن کاتیشە وەرزشەکەی خۆش بکەیت کاتە بەڕاستی وەرزشکردن من لەگەڵ ئەوانی بە نەخۆشەکە بڵێ ئیلا تو هەرێ بچی بۆ یعنی قورسایی بەرزکەیت ئەگەر بتوانێت باشترە بەس ئەگەر نەتوانی یعنی بە تایبەتی دوای 30 ساڵی مثلا کەسەکە یان داوامی هەیە یان ناتوانێت وەنیە یان متعی لێ نابینێت ئەچێت جاری وای من چون بۆ قاعش ئیشتراکشم کردو بەس ناتوان بەردەوامم لەسەری بەڵێ دەستخۆش دکتۆر ئەگەر باسێکمان لە تەمەن بۆ بکەیتەوە چونکە زیاتر وا تێگەشتم کە تەمەنی گەنج هەر تووشی نابێت ئەمە ڕاستە ئەنجاجیالەوە باسێکمان لە چارەسەرەکان بۆ بکەیت بەڵێ طبعا ئەمەی کە ئەڵین تەمەنی گەنج تووشی نابێ ئەوە بۆ یەکێکە کە هۆکارە دۆمیەکانی نەبێ بەڵێ هەندێک کەسەیە لە دوای مەسەلەن ئێمە نەخۆشمان هەیە نەخۆشی ڕۆماتیزمیەکان لە تەمەنێکی زۆر کەمە 10 ساڵ 12 ساڵ یان خوار 16 ساڵ تووشی چی بووە تووشی پوکانەوەی ئێسک بووە بەڵێ باشە ئەڵێ تۆڵی دکتۆر ئێماڵین پوکانەوەی ئێسک بە تەمەنە نە پوکانەوەی ئێسک جۆری دووهم وەکاری نەخۆشی هەیە وەکاری دەرمانی هەیە مەسەلەن کەسێک هەیە نەخۆشی ڕەبووی هەیە ئەوەی دەرمانی ستیرۆیدی بەکارهێناوە تووشی چی بووە تووشی پوکانەوەی ئێسک بووە وەکو دەرمانەکانی تر کە باسمان کرد بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی ڕۆماتیزمیان هەیە دەرکەوتووە ڕێژی لە ساحە چیلیان تووشی پوکانەوەی ئێسکە بن بەبێت تەمەنی یعنی مەسەلەن هەیە تەمەنی 25 ساڵە تووشی نەخۆشی ڕۆماتیزمە بووە عیلاجی ڕۆماتیزمە بەکارێنێ تووشی پوکانەوەی ئێسک بووە یعنی ئەمە هۆکارە دۆمیەکانە بۆ هۆکارە دۆمیەکان ئێمە بەڕاستی یان لە پیاوانە ئێماڵێن زیاتر لە ئافرەتانە تووشەی بەس پیاوان ئەوانەی کە بە هەچ سەبەبێک بێت هۆرمۆناتیان تێگەچێت بە تایبەتی هۆرمۆنی تێستۆستیرۆن هۆرمۆنی پیاوەتی تووشی پوکانەوەی ئێسکە بن و درەنگیش پێ ئێزانە یعنی خۆی مشکلی پوکانەوەی ئێسک بەڕاستی پێی ئەڵێن سایلنت دیزیز یعنی نەخۆشی بێدەنگەکە یعنی نەخۆشەکە ئەڵێ دکتۆر من چوزانم یعنی ئەڵێ من چۆن بزانم پوکانەوەی ئێسکمەیە نە ئازارمێ نە هیچمەیە لە مەرحەلەی یەکەمە بدایەتە هیچ ئازارێکیانی بەس کەسەکە مەسەلەن ئەڵێ دکتۆر من جاران قۆتم باش بوو ئەڵم چۆن نەزانین قۆتی باش بوو ئەڵێ مەسەلەن توانی ئاوا سەر دەبێ ئەو بکەمەوە ئێستا ناڕحەت بۆ مەکرێتەوە بپسین بە ناڕحەت بۆ ئەوە ئەکرێتەوە هەستەکە مەسەلەن باڵام 2 سانتیم کەمی کردووە یعنی ئەوە هەستێکی ئەمە بەبێ ئەو هیچ ئازارێکی هەبێ دوای لە مەرحەلەی ئەخیرا مەسەلەن کەسەکە ئەڵێ وەڵی دکتۆر من هەر ئەوە لە ناوماڵە خۆمان بڕۆم قاچم هەڵکەوێت لە شتێک بکەوم یەکسەر شوێنێک مەشکێت یان مەسەلەن دەستم بەر دیوارێکەکەوێت لە کاتی ڕۆشتنە بەر شتێک کەوتووە کە چمە شام گرتووەوەڵە درزی تیا یان شکاوە کەواتی ئەمە نیشانەکانێتی بۆیە ئێمە بەڕاستی وشارکردنەوەیکی گشتیمانەوێت دەربارەی پوکانەوەی ئێسک پرسیارەیەکی کە من خۆمە خەمەجێ ئێوە پرسیارە ئەەکەم لەوە چێسێشێک پرسیارەوە کا بڵێ دکتۆر من ئێستا تەمەنم 30 ساڵە 35 ساڵە هیچ مشکلم نییە چۆن بزانم کە گەشتم بە 60 ساڵ و 70 ساڵ تووشی پوکانەوەی ئێسکە بم وەنیە ئێسێمە پرسیارەکەین لەوە چێ دوای پرسیارتان لێ بکەن ئەڵێن ئەو پرسیارتان بۆ لە دکتۆر نەکەست طبعا ئێستا شتێک تازە هاتۆ پێوتێکی فراکس یعنی چی یعنی پێشبینی هەبوونی پوکانەوەی ئێسکەکەت لە ماوەی 10 ساڵی داهاتووە یعنی تۆ ئێستا ئەچیت قیاسی چڕی ئێسقانی خۆتەکەیت اینجا کۆمەڵێ هینی تکەیتیا پرسیاری تریتیا تەمەن و مەسەلەن ڕەگەزەکە و ئایا لە عایلەکەتانە کۆمەڵی پرسیارە ئەکرێت ئەو پێت ئەڵێ ئایا تۆ لە 10 ساڵی داهاتووە تووشی پوکانەوەی ئێسکەبی یانە ئەگەر وتی نۆرماڵە و توش نابی ئەوە خێر عەلا خێر ئەگەر وتی تووشەبی ئەو کاتە تو هەر لە ئێستەوە بە کۆمەڵی دەرمانی بیدایی سەرەتایی دەسەکەی بە یعنی شت وەرەگری و ڕاضە ئەکەی و زیاتر ترکیزێ لەسەر ئێسکەکان دەبێت ئەو کاتە تووشی پوکانەوەی ئێسک نابێت زۆر باشە دکتۆر لەناو هاوڵاتیانە هەنێ ڕێکاری تر هەیە کە بیستومانە بۆ نمونە باز لەوەکەن کە هەنێ خواردنی تایبەت هەیە ئەگەر بخورێ یارمەتی دەرە بۆ پتەوکردنی ئێسکەکان بۆ نمونە باز لە خودی مۆخی ئێسکی ئاژەڵەکانەکەن بۆ نمونە هیمریشک بێ یا خوتی حیوانی گەورە بێ کە باز لەوەکەن ئەگەر مۆخی ئێسکەکە بخۆی بۆ ئێسکی خۆ باشە یاخو زۆربەی جار باز لە سەروپێشەکەن ئەڵێن سەروپێش سوودی هەیە بۆ ئێسکەکانمان ئەگەر باسێکمان لەمانە بۆ بکەیت و جگە لەمانە هیچ خواردنێکی تر هەیە کە یارمەتی دەربێ بۆ ئەوی ئێمە لە گەنجیا بیخۆین و ڕێگری بکات لە پوکانەوەی ئێسکەکانمان دەستخۆش بڵێ
سەوارەت بەو سەر و پێ و بامێ و ئەو شتانە ئەمە هەموو ڕۆژە لە عیادەیە ئەو پرسیارەمان لێکرد بەڵێ ئەمە وەڵامەکەی چۆنیە طبعا هەموو ئەو خواردەمەنیانیان ئەو خواردانەی کە کالیسیۆمیان تایە کە مەگنیسیۆمیان تایە کە پرۆتینیان تایە بۆ ئێسک باشە باش بەڵام ئێمە ئەبێت چی بکەین ئێمە ئەبێ بەڵانسێک وەرگین ئایا تو ئەو خواردنێک کە ئەی خۆیت با کالیسیۆمەکەت بەرزکاتەوە ئێسقانت بتێوکە بەس چۆرەکەت بەرزکاتەوە لەگەڵیا وانە مەسەلەن مادەی یوریک ئەسید بەرزکاتەوە لەگەڵیا یعنی ئێمە بێ خواردنێکی تەندروست بە نەخۆشەکە بڵێن تۆ ئەو خواردنە تەندروستە بخۆ بۆ ئەوەی ئیسفادەی لێکی بە زەرریشی لێ نەکەیت یعنی تۆ ناکری ئێسکەکەی بچەوکەیت بڵێ با ئێسقانت بتەوە بێ قەیناکە بەس با خوێنەکەم زیابێ با چۆرەکەم بەرز بێتەوە بە شێوەیەکی گشتی هەموو ئەو خواردانەی کە کالیسیۆمیان تایە بۆ ئێسک باشن بەڵام ئێمە ئەبێت وەکو پێمەتی بەڵانسێ بکەین لە نێوان سوود و زەرەرەکەیە باشە سوود و زیانەکەیە بەڵێ تایەتی مۆختیاتی ئێسک بە شێوەیەکی گشتی تایەتی سەروپێتیایەتی بەڵام لە عینەن کاتیشە زەرەرێکی لە شوێنێشیکەوە بۆیە مەسەرەن ئەو خواردانەی کە باسەکرێت کە کالیسیۆمی تایە بە ڕێژەی دەرەجە یەکەم شیرەمەنیەکانە ئەوەی کە باسان کردانەوەڵەیە سەوزەیە ئەمانە ڕێژێکی باش کالیسیۆمیان تایە و پرۆتین مەسەلەن پرۆتین لە خواردن مەسەلەن لە گۆشتا هەیە ئەمانە بە شێوەیەکی گشتی باشن بۆ پتەبوونی ئەسک بەڵام هەموو کاتێ ئەبێ ئەومان لەبیر بێکە تۆ بە کەسێک ئەڵیت بڕۆ فڵان شت بخۆ ئەبێ بیری زیانەکەیشی هەبێت دەستخۆش دکتۆر سەبارەت بە چارەسەریەکان ئەگەر باسێکمان بۆ بکەیەوە ئەگەر بێت و نەخۆشەکە زووتر بێت بۆلات یاخود زووتر دەستنیشان بکرێت چارەسەریەکانی ئاسانترن بەڵێ طبعا ئێمە بۆچی ئەڵم ئەو فراکسە بکەی ینی بۆ بڵین ئەو کەسانی کە لە عیلەکەیانە پوکانەوەی ئێسکیان هەیە یان نەخۆشی درێژخایەنەکانیان هەیە یان مەسەلەن کەسێکیان باوکی دایکی مەسەلەن کەسی دەرەجەیەکیان خوشکی گەورەی برای گەورەی ئێسکی شکاوە هە لە خۆیەوە مەسەلەن بە شوێنێکی مەسەن لە پلێکی وە ڕۆشتۆ و کەوتو یەکسەر ئێسکی شکاوە ئەمە پێوتێ لۆ ترۆمە فراکچەر ینی باشترە پێوانی ئێسکی خۆیان بکەن ئەگەر دەرکەوت ئێسکەکەیان زعیفە ئەو کاتە عیلاجێکی ئاسان مەسەلەن پیانەوتێ جارێن بەس ڕێنمایان پێڵێن ئەم تۆ پێویستە لە ڕۆژێکە ئەوە وەرزش بکەی ئەم خواردانە بە ڕێژێکی باش بخۆی مەسەلەن کالیسیۆم ئەو نەبخۆی ڤیتامین دی ئەو نەبخۆی مەگنیسیۆم بخۆیت ئەوانە و بە عیلاجێکی بەسیط ئێمە توانین چارەسەریکەین لە قۆناغی دووەمە ئەگەر کەسەکە دەرکەوت بە فعلی بەڕاستی ئۆستیۆپۆرۆسی هەیە پوکانەوەی ئێسکی ئەو کاتێ بێت چارەسەریکی چارەسەری پوکانەوەی ئێسک ئێسە بە شێوەی حەب هەیە بە شێوەی دەرزی هەیە حەبەکە هەیە مەسەرەن هەفتانەمان هەیە حەبمانەیە مانگان هەیە حەبمانەیە دەرزیمانی سێ مانگ جارێکە هەیە 6 مانگ جارێکە دەرزیمان هەیە ساڵی جارێکە ئەو کاتە بە گوێرەی نەخۆشەکە و بە گوێرەی کۆمۆربیدیتی یعنی ئایا ئەم کەسە بێجگە لە پوکانەوەی ئێسک هیچ نەخۆشیێکی کەی لەگەڵانیە یعنی بۆ هەموو نەخۆشیێکی پوکانەوەی ئێسک چارەسەرەکە وەکو یەک نییە باش دکتۆر ئەگەر باز لە حاڵەتێکی تر بکەین کە لەوانەیە زۆربەی جار ترسێ بێ بۆ دایک و باوکان کە زۆربەی جار لەوانەیە لە مناڵەکە بە جیاوازیەک ببینرێت کە لەوانەیە بتوانێت ئەم ئێسکەی و ئەم مەچەکەی لێرە بچەمێنێتەوە یاخود بۆ نمونە ئەم ئێسکانی ئێرەی بهێنێتەوە لای یەک زۆربەی جار بە جیاوازیەک ئەبینرێت لە ناو کۆمەڵگەیە کە بۆ نمونە ئێمە کە ناتوانین ئەم دەسەمان بۆ دواوە بجوڵێنین بەڵام ئەو ئەتوانێت یاخود هەنێک کردداری تر هەیە ئەتوانێت بیکات کە ئەمە بۆتە ترس لە لای دایک و باوکان ئەمە چییە دکتۆر ئەمە ئێسکە نەرمەیە یا پوکانەوەی ئێسکە یاخود چییە ئەوە مشکلەکە لەکوێ لە جوینتەکە یعنی لە جومگەکە پێوتی هایپەر مۆبیلیتی سندرۆم ئەم هایپەر مۆبیلیتی سندرۆم یعنی با بڵێن کۆنیشانی فرەجوڵانی جومگەکان یعنی مشکلەکە لە جۆری کرکراگەکەیەتی جۆری کرکراگی ئەو جومگەیە بە جۆرێکە نەرمە توانای جوڵانی زیاد لە حەدی هەیە بۆ نمونە ئەگەر ئێمە جومگەی ئەنیشک وەرگرین تا دەرەجەی 180 ئەوە توانێت زیاتر بینوشتێنێتەوە جومگەکانی 50 و شوێنەکانی تریشی ئەمە هیچ پەیوەندیشی بە پوکانەوەی ئێسکەن یعنی هەج مناڵێ ئەمەی هەبوو معنی وای نییە ئێسکە نەرمەی هەیە یان معنی ئەوە نییە کە تووشی پوکانەوەی ئێسکەوێ لە داهاتوە باشا دەستخۆش دکتۆر دوای بەکارهێنانی چارەسەریەکە ئایا ئەبێت نەخۆشەکە هەر بەردەوام بێ لەسەری چونکە ئەوەی من بە دوای داچون بۆ کردبەیەکێک لە کێشە گەورەکان ڕیباوند ئیفێکتەوەتە کاتێککە نەخۆشەکە لە ناکەو وازە دەرمانەکە بێنێ ببێ ئەوەی پسپۆر ئاگدار بکاتەوە کاریگەرێکی خراپی ئەبێت کەمێ باسی ئەومان بکەی بۆی زیاتر بینەدان ئاگدار بن ئەگەر دەرمانی پوکانەوە ئێسکیان خوارد یەکسەر لە خۆیانەوە نەیوەستێنن وڵا پرسیارێکی جوانە تەوانەوەی کە پوکانەوەی ئێسکیانەیە وەکو پێموتی دەرەجاتی هەیە دەرەجە 1 و 2 3 ئێمە بەپێی ئەوە بەلایەنی کەمەوە ئەبێ ساڵێک عیلاجەکە وەرگێ دوای ساڵەکە ئێمە هەڵسەنگاندنی بۆکەین چڕێسکەکەی بۆ پێوینەوە بزین ئایا تا چنێک
سوودی لە چارەسەرەکە وەرگرتووە دوو احتیمال هەیە یان سوودی لێ وەرگرتووە یان سوودی لێ وەرنەگرتووە ئەگەر سوودی لێ وەرنەگرتبوو ئەو کاتە عیلاجەکەی بۆ گۆڕی بەڵێ یاخود عیلاجەکە دۆزەکەی زیاکەی ئەماوە ئەگەر سوودی لێ وەرگرتبوو ئەو معناوە شتێکی باشە ئەو کاتە ئێمە جوڕاکەی بۆ کەمەکەینەوە ئەمە تا 3 بۆ 5 ساڵ بەردەوامە بێت 3 بۆ 5 ساڵ بەڵێ دوای ئەو شتێکمانی پێوتی درەکۆڵی دەی یعنی با بڵین شوێ بە نەخۆشەکە ساڵێ بۆ 2 ساڵ لە هیچ عیلاجی وەرمەگرە دوایی دیسانەوە ئەسەنگانیری بۆکی ئەگەر هەر باش بوو ئەو کاتە پێویست بە عیلاج ناکات بەس لە خۆیەوە عیلاج وەرگری و بیوەستێنی ئەوان نابێت بەڵێ دەستخۆش دکتۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانت زۆر بەخێربێیت هەر بژیت ئازیزانم بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم تەندروست باش بن دوور بن لە هەر نەخۆشیەک خواتان لەگەڵ زۆر سپاس دووبارە بۆ دکتۆر و زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمانە ماونەتەوە هیوادارین تەواوی زانیاریەکانتان دەستکەوت بێ تا کۆمەڵە بڕگە و بابەتی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێ